لە دوای تێپەڕینی نزیکەی 2 هەفتە بەسەر دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا کە تیایدا هێزەکانی عێراق و پێشمەرگە لە بەرەکانی ڕۆژهەڵات و باشوور و باکوور پێشڕەویان تیادا کردووە، لە ئێسادا ڕۆژئاوای پارێزگای نینەوە بۆتە جێگەی سەرنج و گرنگی پێدان بۆ پێی شارۆچکەی استراتیژی تەلعفەر لەخۆ دەگرێت کە لە دوای شاری مووسڵ گەورەترین شارۆچکەی پارێزگای نینەوەیە. وێڕای ئەو ڕەشانەیش کە لەلایەن تورکیاوە لێ دەکرا، بەڵام حەشدی شعبی لە 29 ئەم مانگەوە هێرشەکانی بۆ سەرپێگەکانی داعش لە ڕۆژئاوای شاری مووسڵ دەست پێ کردووە کە شارۆچکەی تەلعفەر ئاماجی سەرەکی ئەو هێرشانەیە. وەک بەشێک لە فەرماندەکانی ئەو هێزانش پێداگری لەسەر دەکەن ئەرکی خۆیانە بەشداری لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای نینەوادا بکەن و بەنیازیشن لە دوای تەواوبوونی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ و دەوروبەری مەودای هێرشەکانیان فراوانتر بکەن بە شێوەیەک بچنە ناو خاکی سووریا و بەرگری لە حکوومەتی سووریا بکەن. ئەوە لە کاتێکدایە پێشتر ئەو هێزانە بەوە تۆمەتبارکرابوون کە لە کاتی کۆنتڕۆڵکردنەوەی ژمارێک شار و شارۆچکەدا لە ژێردەستی داعش چەندین پێشێلکاریان بەرامبەر بە دانیشتوانەکانیان کە سونەن ئەنجام داوە. هەر بۆیە ئەم جارە فشاریان کراوەتە سەر کە بە هیچ شێوەیەک نەچنە ناو شاری مووسڵەوە لە کاتی کۆنتڕۆڵکردنەوەیدا. تورکیا بە زیادکردنی هێزەکانی لە شارۆچکەی سلۆپی سەر بە پارێزگای شیرناخی باکووری کوردستان هەڕەشە لە گروپە چەکداری شیعەکان دەکات کە بیانەوێت بچنە ناو شاری تەلعفەرەوە و ترس و دڵەڕاوچیە لە نێو دانیشتوانەکەیدا دروست بکەن. چەندین جاریش ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کە تەلعفەر بە ناوچەیەکی هەستیار ناو دەبات هۆشداری داوەتە حکوومەتی بەغدا کە ئەگەر هێرش بکرێتە سەر شارۆچکەکە ڕێوشێنی گونجاو دەگرنەبەر. لە بەرامبەریشدا دەسەڵاتدارانی بەغدا دەڵێن کە ئەوان وەک هێزێکی داگیرکەر مامەڵە لەگەڵ سەربازانی تورکیادا دەکەن لە عێراقدا. بەڵام لێرەدا پرسیاری ئەوە دەکرێت کە ئایا دوای ئەو پێشاتانە ڕۆڵی هێزەکانی تورکیا لە بنکەی سەربازی باشیک و شارۆچکەی سلۆپی چی دەبێت و ئەو ڕێشەنانەیش کە دەسەڵاتدارانی ئەنقەرە بە گونجاوی دادەنێن و دەیگرنە بەر چی دەبن. شارۆچکەی تەلعفەر نزیکەی 70 کیلۆمەتر لە باکووری ڕۆژئاوای شاری مووسڵەوە دوورە و ژماری دانیشتوانەکەیشی نزیکەی 300,000 کەس دەبێت کە زۆربەیان تورکمانی شیعەن. گرنگی شارۆچکەی تەلعفەر بۆ داعش لەوەدایە کە شاری ڕەقا پایتەختی خلافەتەکەیان لە سووریا بە شاری مووسڵەوە دەبەستێتەوە، هەر بۆیە پێشبینی دەکرێت داعش بەرگری سەختی تیادا بکات. ڕۆژنامەیەکی ئەمریکیش بڵاوی کردوێتەوە تەلعفەر دەبێتە ناوەندی جەنگی دروستکردنی هەژمون لە عێراقدا. ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئاماژەی بەوەش داوە شارۆچکەکە کە یەکێک بۆ لە ناوچە دوورنشینەکانی ئیمبراتۆریەتی عوسمانی لە ئێستا دەبووەتە خاڵی مشتومڕی نێوان تورکیا و هێزەکانی نزیک لە ئێران لە عێراق وەک ئاماژەیەک بۆ چەکدارە شیعەکان. کاروان شێخ موحسین NRT